بەڵێ من ئێستا لە شەقامی پشتێنەی کەرکووکم لەم شوێنێک لێ ڕاوەستاوم ئۆتۆمبیلێکی زۆری جەبلاری دۆ لە هەولێرەوە گەڕاوەتەوە بەرەو شاری بەغدا بڕوە لێرە کۆنتترۆلی بەهۆی خێرایی لێ خوڕین و کۆنتترۆلی لەدەستدا و وەرگەڕاوە لەگەڵ ئەو هێز ئەمیانەوە کا لێرە ئامادە بوون لەگەڵ پۆلیسی هاتوچۆ لەگەڵ پۆلیسی فراکەوتن قسەمان کردووە ئەوان بازدەواکەن ئۆتۆمبیلەکە 5 کەسی تێدا بووە ئەوەی جان لە دەستداوە 4 کەس جان لە دەستداوە دایک باوکەکە شۆفێرەکە و خێزانەکەی لەگەڵ دوو منداڵ جان لە دەستداوە تەنها یەک کچێکی تەمەن 13 ساڵان ماوەتەوە بەڵام ئەوەش بارودۆخی زۆر ناجێگیرە و ئێستا گوازراتەوە بۆ نەخۆشخانە من هەوڵەدەم کەسێک لێرە بدوێنم ئەگەر بەڵێ کەسێک لێرە وەک لە شاد حاڵێک ئەوا دەبێت ئەم کاتت باش پێی باسی ئەوە بکەوە جەناب گەیشتە سەر ئەم شوێنە چۆن شوێنی بوو والله بارزەکە من کە گەشت مێرە یعنی زوو نەگەشتم بەڵام گەشت مێرە جەنازەکان دەرەکەت دەرەوە 5 نەفەری لێبوو ئەفسەرێکی لێبوو بە ودەی ئەفسەرێکی هاتوچۆی لای خۆمان ئەفسەرێک و 4 ئافرەتی لێبوو هەر چوارەن مردوونە بەڵام ئەوەی تریش نەگەشتم مستشفا بەداخۆش گیانجان سپاردووە جا بە باسی ئەوش نامە بکەم ئەم ڕێگایە ڕەگلەی دیە ڕۆژانە من خۆم هاتوچۆی عێراقم بۆ غاس ڕەگلەی دیە من خۆم جار وایە لەبان 100 لێ ئێدەم ئەو ڕێگایەت داوای خەریکە سیارەکە و ڕێگای دەسم ئەمە یەکەم حاڵەتیش نییە مە چەندەم حاڵەتە دووبارە دێتەوە بەداخەوە من کارەساتەمە هیچ شتێکم جار نییە ماوەیەکی پێش سعینە باس بار هەڵگرە لێواکە وەرگەڕا ئەویش دوو نەفەری تێبوو هەردوو جیان نەگەشتە مستەشفا ئەمری خۆیان کرد بەڵێ من ئەمێ کامیرامانەکەم ئەو دیمەنە گوازێتەوە ئەوی دەبینن لەسەر ڕێگەی هەولێرەوە ئەو ئۆتۆمبیلە هاتووە لەو شەقامەوە بە خێرایەکی یەکجار زۆر لێ خوڕیەوە بە پێی وتەی شایەت حاڵەکان بە دووری 200 بۆ 300 مەتر لە ئۆتۆمبیلەکەەوە خوێنی ئەو کەسانێکەوە لە ناو ئۆتۆمبیلەکە بوونا خوێنە لێ ڕژە سەرم شەقامەکە بە خوێنەوەیە لە ئێستادا تیمەکانی پۆلیسی فریاکەوتن و ئاگرکوژێنەوە لە شوێنی ڕووداوەکان لەوکو ڕووداوێکی نەخوازراوی دیکە ڕوو بدادە خۆت بەهۆی ئەوەی ئەو ئۆتۆمبیلە بنزینێکی زۆری لە ڕۆیشتووە و گڕ بگرێت.